بانگەوازی خەڵکی دووسفورماتوو لەسەر ئاڵۆزەکانی زیینی وەرتێ وڵات پارێزان وەکو ئاشکرایە کە ناوچەکە بە قۆناغێکی ئەستیار و چارە نووسسازا دێتەپەڕێت کە لە ئێستادا وڵاتە زلێزەکان دەستیان داوەتە شەڕی ئابووری و بایۆلۆجی کە دواترینیان ڤایرۆسی کۆرۆنایە ئەو پەتایی زۆربەی وڵاتە زلێزەکانی تەنگ کردوێتەوە و نیشانەکانی لەسەر ئابووری وڵاتە زلێزەکان دیارە ئێستا وڵاتانە هەموو هێزی خۆیان تەرخان کردووە بۆ ڕووبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا و پاراستنی وڵاتیانی خۆیان بۆیە هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو پەتایە و پێویستە هەموو تواناکانی خۆی بخاتە گەڕ لە هەموو بوارەکاندا بۆ خزمەتکردنی وڵاتیان نەک ئاڵۆزکردنی ڕەوشی هەرێمی کوردستان دیارە چەند ڕۆژێکە لە ناوچەکانی زیینی وەرتێ و دەوروبەری و بۆردومانەکانی سوپای داگیرکەری تورکیا بۆ سەرکەمپی پەنابەرانی ڕۆستەم جوودی لە مەخمود تورکیا دەیەوێت ئەو ئاڵۆزیە بکاتە خزمەت بەردەوامی داگیرکاریەکانی و بەرژەوەندیەکانی ئەوەش بۆتە هۆی دڵڕاوکیە لە ناوچەکەدا ئێمە پێمان وایە لەم ئانووساتەدا جوڵەکردن بە هێزی سەربازی لەلایەن هەر هێزێکەوە تەنها جێبەجێکردنی داخوازیەکانی داگیرکەرانە کە هەمیشە لە هەوڵدان ناکۆکی و شەڕی ناوخۆ و ئاژاوە لە باشووری کوردستاندا دروست بێت وەکو خەڵکی دووسفورماتوو داوا دەکەین سەرجەم هێزەکان لە ناوچەکەدا بکشێنەوە لە پێناو پاراستنی گیانی برایەتی و نەتەوەی تاگەریلا و پێشمەرگە شەڕی داعشیان پێکەوە دەکرد لە باشووری کوردستاندا گەورەترین سەرکەوتنی بەدەستێنا ئەوەش بووە هۆی لە ناوچوونی ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتی وەکو داعش بەدەستی کورد بۆی ئێمە بانگەواز لە سەرجەم لایەنە سیاسیەکان و ڕۆشنبیران و مامۆسایانی ئاینی و کەسایەتی وڵات پارێزەکانی باشووری کوردستان دەکەین کە ڕێگا نەدەن شەڕی کورد بە کورد دروست بێت و داوا دەکەین هەر کێشە و گرفتێک هەیە پەنا نەبرێتە بەرچەک بەڵکو پەنا ببرێتە بەر زمانی گفتوگۆ چونکە هیچ کاشەڕ خزمەت بە دۆزی ڕەوای گەلەکەمان ناکات نابۆ شەڕی براکوژی بەڵێ بۆ یەکێتی نەتەوەی